بۆیە هەڵاتم بۆ دەوری ماڵی بیت، بەڵام سوبحان الله دیمەنێکی عەجیبم چاو پێکەوت. ئەگەر چاوم لێ کرد ماڵی بیت کولەن ڕووخاو. پەناوە خوای گەورە جوان جوان ئەو پیاوم بینی بە سیما کە ئەلئان بیبینم دەیناسمەوە، بەڵام دەرجا بۆم دەرکەوت کە ئەم پیاوە پێغەمبەری خوا نییە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. حمد و سپاس و ستایش لایقی ذاتی پاکی خوای پەروەردگارە. درودی سڵاوی خوای پەروەردگار بڕژێ بەسەر ڕۆحی پاکی پێغەمبەری ئیسلامدا صلى الله عليه وآله وصحبه وسلم و تەواوی شۆن کەوتوانی تا قامی قیامەت، خاصەتەن لەسەر ئێوە برایان و خوشکانی ئیماندار. ئەزانم هاتمەوە خزمەتتان بە بەشێکە لە خەونەکانی هیدایەت و موژدە. ئینشاءالله خوای پەروەردگار بیکاتە تووشوی قیامەت بۆ من و سەبەبی خێر بۆ جەماعەتێک کە گوێی لێ ڕادەگرن. خوای گەورە لە ئێمەشی وەرگرێ و بۆمان بکاتە تووشەی قیامەتمان. ئامین. ئینشاءالله دوو خەونتان بۆ دەجێڕمەوە لەگەڵ خەونی برادرێک، ئەوی کێ ڕادەگرین بۆ هەفتەکانی داهاتوو ئینشاءالله. ئەزان و خۆشەویستانم ئەم سێ خەونە سێ مەبحەسی جودای تێدایە. یەکی بەحسی خۆساغکردنەوەیە پێش ئەوەی کە ئیدعای کارێکمان بێ یا ئیشێکمان بێ، دەبێ واقعان خۆمان بۆ شتە ئامادە بکەین، نەک هەر قەلبی بێ شتە. قەلبەن نیەتێکە و واتە ئەوەی کە خۆشی بۆ سازکەی و خوای گەورە بیدا بەدەستەوە، ئەمە خۆ سازکردنێکی دەوێ بەڕاستی. دووەمینیان لەبارەی نۆژ و تەوەکولەوەیە، زیاتر لەبارەی دەستنۆژەوە ئینشاءالله. و مەبحەسێکی ئاخرەزەمانیە، کەمێک شتەکە قوڵە ئینشاءالله. پێم خۆشە ئێوەش وەکو هاوبەشێک ڕاونەزەرتان بڵێن لەبارەی ئەم خەونەوە، نۆبزان ئەم پیاوەی کە من بینیم لە خەوندا چێیە. خەونەکان کورتن، بەڵام شتەکانی کە تێیدایە کەمێک قوڵن، تێفکرینێکیان دەیە بەڕاستی. ئینشاءالله دەچمە سەر خەونی ئەوەڵیان. ئەمە سێ چوار ڕۆژ لەوە پێش بینیمە. لە خەومە لە نێو شار بووم، بەس نەمدەزانی شارەکە کوێیە. کوتیان پێغەمبەری خوا هاتووە تەشریفی، درود سڵای خوای لێبێ صلی الله علیه وسلم. گوتم لە کوێیە؟ گوتیان وەڵڵاهی لە زیندان بووە، زیندانی سووریە بووە، ڕزگار بووە و ئەلانیژەوە لە دەوری ماڵی بیتە. منیش زۆر بەلامەوە سێر بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بێتەوە چۆن زیندان کراوە. هەمیشە لەم جۆرە وەختانەدا خوای پەروەردگار شتێ بەدڵما دێنێ کە ئەم شتە دەبێت پێداچوونەوەی بەسەرا بچی، کە ئایا ئەم پیاوەی کە باسی دەکەن پێغەمبەری خوایە درود سڵای خوای لێبێ یا پیاوەکەیە. الحەمدولله هیچ فەزلێک نییە بەسەر خەڵکدا، بەڵام من ئەو منەتەی خوای پەروەردگار لەسەری داناوم. جارانێکی زۆر الحەمدولله بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتوم، شێوازی سیمای دەناسمەوە، یعنی واتە لە خەوندا ئەگەر بیبینم هەمیشە پێیدا دەچم کە بزانم ئەم پیاوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم یا شەخسێکەیە. بۆیە هەڵاتم بۆ دەوری ماڵی بیت، بەڵام سوبحان الله دیمەنێکی عەجیبم چاو پێکەوت کە چوومە نێو حەرەمی شەریفەوە. ئەگەر چاوم لێ کرد ماڵی بیت کولەن ڕووخاو. پەناوە خوای گەورە بەجۆز چوار دانە ستوونی بناغەکەی نەبێ، چوار گۆشەکەی بە حاڵێک دوو بەڵا دیار بوو، کولەنی ڕووخاو بوو، پڕ بوو لە خەڵک، بەڵام هەمووی جودا جودا بوون. ینی ئەمە کوردەکان بوون کە دەمناسین بە سیما و بە دەنگ و بە لیباسیانە، بە جلوبەرگیانە. ئەمە عەرەب بوو، ئەمە تورک بوو، ئەمە بەلوچ بوو، ئەمە هەر تاقمەیەک و بە لیباس و جلوبەرگیانە، بەڵام کۆمەڵ کۆمەڵ خوان جیا کردبووە. خەڵکانێکی زۆری لێبوو، هیچ کەس تەوافی نەدەکرد، بەس یەک پیاو لە دەوری لای مەقامی ئیبراهیمەوە درود سڵای خوای لێبێ دانیشتبوو، دەستەکانی بەرز کردبەوە. منیش پرسیم کتیان ئەو پیاوەیە کە پێغەمبەرە. چوومە پێشێ کەمێک، بەڵام زۆر نەچوومە پێشێ. گوتم بێئەدەبی نەبێ لە خزمەتی پێغەمبەری خوادا کە ئەو دوعا دەکاو من لێ نزیک بمەوە. لە دوورەوە دانیشتم سەیریم کرد بۆی کە بیبینم، بەڵام ئەو پارچەی کە دابووی کێشابووی بەسەریا ڕێک دموچاوی جار لەگەڵ جار زیاتر دادەپۆشی، خۆی ئەم دەندەی هێنا خوار بۆی کە سیمای دموچاوی دەرنەکەوێ. منیش هەراوە مەحتەل بووم، ینی بەڕاستی جودای لە سەرنجی
خەڵکەکە زیاتر سەرنجیەوەم بوو کە هەر لەحزەیە پێغەمبەری خوا ئاوەڕ بداتەوە سیمای مەبارەکی ببینم. سەرنجی و خەڵکە مەدام کرد باشە و خەڵکە بوازیا بوونەتەوە بۆ هەرێکی کەوتۆتە ڕەگەز پەرستی و ئەوواڵێمە کوردین هەرێ بە لەگەڵ کوردەکان بین و ئەوانە ئەڵێنێمە تورکین هەرە بێ یعنی وای لە هاتوو ڕەگەزەکەیان وە پێش دینەکەیان خستە بوو ینی لە خەونەکەدا جوان جوان ئەو شتە دیاردە بوو وە بەرچاو بوو کە ئەو خەڵکە ئێرق و تەعەسسوبێک کە لەسەر نەتەوەکەی بووی لەسەر دینەکەی نەبوو لێ هەمووی بە دوای نەتەوەی خۆی دادەگەڕا خۆی جیا کردو لەو خەڵکە و ئەو شتێک کە ئاەتی خۆی پەروەردگار بوو کە موسڵمانان براییەکەن لێ نەداهاتە بەرچاو. ئەمە من سەرنجی ڕادەکێشام چاوم لەو خەڵکە دەکرد دوای خەفەتم لە خوار بوو ماڵی بیت کە بڕوخا بوو لەم کتوپڕەدا بوو ئەم پیاوە هەستا پێ دەورێکی لێدا و هات ڕوبەڕووم ڕاوەستا سوبحان الله یعنی وەکو چۆن بڵێن ئەلئانەکە وەکو برادرێک کە ناسی بێتم و بینی بێتم تەشبیه نەبێ جوان جوان ئەو پیاوەم بینی بە سیما کە ئەلئان بیبینم دەیناسمەوە بەڵام دەرجا بووم دەرکەوت کە ئەم پیاوە پێغەمبەری خوا نییە چونکە سیمای دقیق عەرەب بوو عەرەبێکی وەکو لای یەمن و وەکو لای بەغدا سمێڵێکی پانی بوو هەرچەند کورتی کردبوو بەڵام سمێڵی منزور بە ئاستی سمێڵی پان بوو دەیڕێشی کورت بوو چاو برۆیەکی پانی بوو بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبوو بە تەئکیدەوە نەبوو زانیم کە ئەو نییە بەڵێ خۆی معرفی کرد والحاصل کە ئەم پیاوە چێیە بەس پێم خۆشە ئێوە بزانم بۆ چوونتان چییە بۆەوەی کە ئەو پیاوە چێ بووە ئەدی من سڵاوم کرد و جوابی داوە و فەرمووی لە دوعا غافڵ مەبە ینی ئەو خەونە بە منی نیشاندا چەکێکی زۆر زۆر گەورەیە دوعا بەدەست موسڵمانەوە کە ئیحساسەکە زۆر بێ لە سەڵاتە بەڵکو دەسەڵاتداری گەورە خۆی پەروەردگارە ئەگەر ئەم بێنێ پشت ببەستە بە خۆی پەروەردگارەوە دوعاکانی ئەو گەورەترین چەکیەتی ئەدی ئەم نوقتەی کتو چوو لە دەوری ماڵی بیت هەمان شوێنی خۆی دانیشتەوە دەستی کردەوە بە دوعاکردن ئەدی لە خەو هەستان من ڕاستی تێگەیشتمە و پیاوە چێ بوو والحاصل بڕێک نیگەران بووم لەم خەونە قەتئەن ئەمە بە دوای شەڕ و ئاژاوە دێ ئەوەی کە موسڵمانان ئاواجیا بوونەتەوە لە یەکتری ڕەگەزەکەیان و پێش دینەکەیان خستووە ئەمە شتایەکن کە ئەمڕۆ لە کۆمەلگادا ئێمە دەیبینی کابرا موسڵمانە بەڵام لەسەر کوردایەتی خەریکە پیاو دەکوژێ لەو لاوە ئەگەر باسی ئیسلام و تەوهین بە حیجاب دێ یا کابرا باسی گاڵتە بەڕیش دەکا سبحان الله من هەچی پێغەمبەر بووە درود و سڵای خوا لە پێغەمبەر ئادەمەوە بێت تا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئاخرین پێغەمبەر بووە ئەوەی کە بینیمە لە خەومە یعنی حتا سبحان الله جبرائیل سەلامی خوای لێبێ کە دەهات بە شێوازی بەشەرێک ڕیشی بوو هەنی بزانە ئەمە وەکو ئاڵای پیاو وایە ئەم ڕیشە مبارەکە بەڕاستی مبارەکە گاڵتەکردن بە ڕیش زۆر زۆر خەتەرە چون من ئەوەی پێغەمبەر بینیم ئینشاءالله فایلی داهات و بەئیزنی خوای پەروەردگار باسی سیمای پێغەمبەرانتان بۆ دەکەم ئەگەر خوای پەروەردگار عمرمان باقی بێڵە و بژین کە پێغەمبەر نوح پێغەمبەر موسا ئیسا و پێغەمبەر یوسف و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی کە بینیم بخەون چ سیمایەکیان بوو شێوازیان چۆن بوو بەڵام بە تەئکید تەواوی ڕیشیان بوو تەواوی ڕیشیان بوو جا والحاصل منزوم ئەوەیە ئەمڕۆ کە کابرا لەسەر کوردایەتیەکە خەریکە پیاو دەکوژێ لەسەر نەتەوەکەی خۆ کەس لاگریەوە نییە کە ئینسان نەتەوەی خۆی خۆش بوێ بەس نازانم بۆ ئەگەر دەگەن بە دینەکان کاکە چکارت بە خەڵک داوە خۆ تۆ ناتوانانی زمانی خەڵک باسی بۆ ئەو دەتوانی دیفاعی لێ بکە بۆ ناتوانانی واللهی ئەگەر تۆ دیفاع لە دینەکەت کەی خوای پەروەردگار زمانی ئەوانی لاڵ دەکا تۆ خۆت هیچ ناڵی کابرا بەرامبەرەکەت تونتر دەبێت کابرا نێربازە مەعزەرەت مێ لە خزمەتانە بە ئیفتخارە و پەرچەمی بۆ هەڵدێنێ ئاڵای بۆ بەرزەکاتەوە بانگەشەی بۆ دەکا بەس بۆ ئێمە پێمان عیبە بۆ دینەکەمان بانگەشە بکەین بۆ حیجابەکەمان بۆ ڕیشەکەمان بۆ هەچی کە وەکو نمادە وەکو دەرخەرەوەی تۆیە جیاکەرەوەی تۆیە لە کابرایەکی بێدین یا کابرایەکی ملحید و نەسارا و یەهود
ئەمە زۆر خاڵێکی گرنگە بە کەمی مەگرە دەی ئینشاءڵڵا حەدم نییە کەس نەسیحەت بکەم بەڵام بەڕاستی بۆتان دەردەکەوێ ئەم شتە ئەگەر تۆ بەهای پێ بدەی ئەرزشی بۆدانەی تەڕەفەکەشت مەجبور دەبێ احترام و ئەرزش بۆ تۆ قایل بێ بەڵام ئەگەر لای خۆت سووق بوو لی ترسایی کە خەڵک چۆن ڕەفتار دەکەن قەتئەن بەرامبەرەکەشت بە سوکایەتی و چای لێکا سوکایەتی پێ دەکا. مەسی دووەم خەونێکی کورت بوو لە مەجلیسێ دانیشت بووین چەندین برادری لێ بوو هەمووی ئرقیەوەیان بوو کتیان کاکە وەڵڵاهی ئێمە ڕۆژێ بێ جەهاد بکەین لە پێناوی دینی خوای پەروەردگاردا دیش بە یەهود بێ دیش بە کافران بێ وها دەکەین و ئارەزوومان وهایە و سبحان الله شەو خۆنم بینی لە ساحەی شەڕاب یعنی لە ساحەی چێبرچێدا بوو ئەم چەند برادرەشم لەگەڵ بوو ئەیدی وای لە هات چەکەکەم گولەی تیانەما منیش هاوارم بر بۆ برادرانە کوتم فڵانی کوڕە فریام کەون چەکەکەم یەک گولەی تیانەما ئەگەر تەماشام کرد کوتم خۆتان ساز کردووە هاتوون بۆ مارەکەی کوتیان بەڵێ ئەگەر تەماشام کرد یەکی تێڵایەک و یەکیان ئەسلحەیەکی واتە چەکێکی ئەسباب بازی مناڵانی هێنا بوو تم ئەوە چییە تۆ بە هیوای ئەمەوە شەڕ بکەی سبحان الله هەر تێ فکریم لەم جماعەتە خەونەکە زۆر کورت بوو بەڵام پەیامەکەی زۆر گەورە بوو کە فڵانی بە ئیدعا نییە دەبێت تۆ بۆ ئەم شتە خۆت سازکەی چ لە نەفسی خۆتەوە چ لە دەرونی خۆتەوە بەس بە ئیدعا نییە بە ئیدعا بێ منیش پێم خۆشە دنیا بکەم مسلمان بە ئیدعا بێ منیش پێم خۆشە تەواوی خەڵک ئیماندار بێ تەواوی خەڵک مسلمان بێ بەس تۆ دەبینی کابرا لە دەوری ماڵی بیتە کەچی شرکی لێ بینی سبحان الله کابرا دەبینی چۆتە ماڵی بیت کەچی دڵی لای شێخ و لای خەبری فڵان کەس و هاواری لێ دەکا لێوێ یعنی تۆ نیەتەکەت بەرزکردنەوەی لەبەیک اللهم لەبەیکە کەچی لێ هاوار لە پێغەمبەری خوا دەکا. منزورم ئەم نوکتەی ئەمە لە دیاردەکەی چییە؟ دیاردەکەی ئەمە خۆمان ساز نەکردو بۆ شتێکە ئیدعامان هەیە بۆ شتێکە پێمان خۆشە بۆی کە بەڕاستی ئارزووی دڵمانە و پێمان خۆشە و ئیدعا دەکەین کە دەمانێت ئەو شتە بەدەست ئێمە بکرێ بەڵام خۆ بە قسە نابێ دەبێ ئەم شتە تۆ خۆی بۆ سازکەی جا بە عیلم بێ بە فکر بێ بە جسم بێ بە هەرچێک بێ هەر بە قسە و بە ئیدعا نییە ئەگەر هەر بە دوعا بواە بەس بە دوعای خاڵی بواە خۆ کەم نییە دوعا بەس دوعای خاڵی بواە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەی نەدەویست بۆچی بۆم جەماعەت بەس دوعای دەکرد خۆیە کافرەکان لە عەرز ڕۆچن و خۆیە تەوای خەڵک بنە مسلمان تەواو بەڵام سەحابەی بۆ پەروەردەکرد شەهید بوون لە ڕێ ئەم دینەدا وەکو ئەهلی غەزا چۆن دەبینی بردباران کران تونێتی دران برسێتی دران ئەمانە هەمووی ئەنجامەکەی دەبێتە دەرچوون و بەهشتی خوای پەروەردگار ئەم بەهشتی کە ئێمە شەڕ دوعای بۆ دەکەین وان فەردەوسا بە سەختیەکان داپۆشراوە جار وای ئیبتیلاکان ئاسانترە هیوایە نەخۆشە شو ڕۆژە کاکە دوام بۆ بکەن خۆی گەورەش فەمدات دوعات بۆ بکە بەڵام سەبری لەسەر بگرە شکرانە بژێر بخوای گەورە بۆ تاقی کردوێتەوە ئەیتوانی زۆر تاقیکردنەوەکە لەوە سەختتر بێ زۆر دەی دەچینە سەر خەونی ئاخر با زۆر لە کاتتان نەگرم ئینشاءڵڵا خەونی ئاخر برادرێک جێڕایەوە کوتی لە خەوما لیباسێکی سپیم لەبەردا بوو بەڵام لیباسەکەم چەڵکن بوو واتە پیس بوو ڕووبەڕووم پۆلە ئاور بوو هاتم شقاوی هەڵێنم بڕۆم بەرەو پۆلە ئاورەکە تماشام کرد نەفرە لە پەنامە وتی بوو شو دەچی تم بۆ وتی تۆ نابینی ئاورە با دی تۆ لە ئاور ڕوبەڕووی ئاور بچی تیارەچی وەکو ئێمە زۆر کەس دەزانین ئەم شتە تاوانە دەزانین عقوبەی هەیە بەڵام دەیکەین وتی دەستی نا سەر سنگم پاڵێکی پێوە نام بەرەو پشت خستمی ئەگا بەرەو پشت خستمی کەوتمە سەر سەوزایی و شۆنێکی زۆر خۆش دەی ئەم کاتەدا بوو وتی ئاوێک دەهات زۆر ڕوون و جوان دەچوە نێو ئەرزەوە تی هەستە دەستنۆش بکرا دووڕەکە نۆش بکە تی بەڵێ منیش هەستام چوم دەستنۆژم کرد تی دوم چاوم شۆرد وتی جوان بیشۆ تی هەر ئیسراری بوو جوان بیشۆ منیش بڕە قەڵەز بووتم باشە و نییە دەیشۆم تی جوان بیشۆ جوان دوم چاوم شد وتی ئەمجار دەستم شد تی هەر کوتی جوان بیشۆ هەنی ئەم شتانە بەکەم مەگرە کە تۆ هەر دەستت تەڕ بێ
بەڵکوڕێک و پێک بیشوە کوتی لاقم زانیم بۆ ئەو دوانە زۆر تاکیدی بوو لاقم لە قولاپە بۆ سەرەوە شد هیچی نەکوت حەجی نەکوت تی بڕێ کە ڕۆشتین تو پڕۆ بیرم کەوتەوە من دوعای دوای دەستنۆژم نەخێندەوە کوتی ئەگەر دوعاکەم خوێن تی یەک دەفعە لیباسەکەم داکەندرا لیباسێکی سپی خاوێن کردا برام تم دەستنۆژەکەم نەشکا کوتی نا ئەمە ئەسەری دوعای دەستنۆژەکەت ئەمە ئەسەری دوعای دەستنۆژەکەت یا سوبحان الله زۆر بەمان لە خۆمەوە بیگرا زۆر خۆم دەڵم نەگەوەی بەڕێز زۆر جارم دوعای ناخێنین دەستنۆژەکە دەگرین و یەکسەر دەچینە سەر نۆژەکە هەرحاڵەکە بەعزە شتێک ئەنی بەعزە کارێک بەعزە ئیشێک بەڕاستی نە پارەی دەوێ نە خەرجێکی هەیە ئەزە زیکرێ باوەڕکە وەک ئاڵتون وایە یعنی زیکرێ سەڵەواتێ هەرە لان دانیشتووی جۆ لەم ڤیدیۆ ڕاکرد یەک جار دەڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظیم بزانە چه ئەجرێکی دوو کەلمە کە لەسەر زمان سووکن بەڵام ئەجر و پاداشێکی زۆر گەورەیانە یا سڵاواتە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی صلی الله علیه وسلم چەنێ ئەجر و پاداشێ چی خوای گەورە 10,000 سڵاو لە تۆ ئەداتەوە بەس بەکەمی مەگرە لە ڕۆژمەڕەدا کار دەکەی ئیش دەکەی با دەمت بە زیکر بێ شاید ئەم خەونانە کورت بووم بەڵام خۆی پەروەردگار وەکو ئامۆژگاریە فێری منی کرد لە پێشە ئەوەڵینیان دوعا بەکەم مەگرە دووەمینیان لە پاڵ دوعا خۆدا ئامادەکە بۆ شتەکە نەک هەر فقط بڵێ من بە دوعاکردن وەکو کابرایە بووم ئەمە وەکو نوکتەیەک دەیجارم وڵاتان تیشە ئەوڕۆژ دوعای دەکرد ئەرێ من بۆ شتێ وەکو جایزەیەکم بۆ نایە شتێکم بۆ نایە هەر دوعای دەکرد تی ئاخری شوێ نەفەر هاتە خەونی کوتی ئەرە تۆ بچۆ حداقل حسابێکی بانکی بکەوە با بزانین بیکەنە کام حسێب بۆ ئەم جایزەیەکە بۆت دێ تۆ حسێبێکی بانکی نییە انتزار تێ جایزەت بۆ ببیکەنە کام حسابتەوە جامە وەک نوکتەیە ینی تۆ بەس دوعاکە و ئەسبابیشی بۆ دەبێ بکری ئەمە ینی ئەم سێ خەونە فێری زۆر شت دەکا ئەوەڵینیان دوعایە کە چەکێکی گەورەیە لە ڕۆژانێک کە تۆ هیچ شتێکت بەدەستەوە نییە خۆ دوعاکەت هەیە دوای لە پاڵ ئەو نەفسی خۆت لەشی خۆت ئامادەکە بۆ ڕۆژایی سەخت کە داعای دەکەی و دەتێ ڕۆژی تنگانە بێ و خزمەتی ئەم دینە بکەیت سومینیان بە کەم نەزانینی زیکرەکان کە وشەکان کە بەسەر زمانە دێ ئەگەر تۆ واردی مزگەوت دەبی زیکرێکە دەچیە دەرێ زیکرێکە لە ماڵێ بسم الله تەوەکەلت عەلە الله ئەمە سێ وشێ بەڵام تەزمینی ئەو ڕۆژەی تۆ دەکا کە لە ماڵێ دێ دەرێ دیو ژوورە بسم الله دەکەی دێ ژوورە شەیتان ناومید دەبێت لەو ماڵی تۆ کە بێتە ژوورێ وەختی خواردنەکە بسم الله دەکەی شەیتان ناومید دەبێت لەو خواردنەی کە تۆ دەیخۆی سابە یەک کەلیمە یەک وشە بەڵام چەنە لە ژیانی تۆدا لە کار و هەموو شتێکی تۆدا تەئسیری هەیە بەس یەقینت بێ لەسەر ئەم وشانە و یەقینت بێ لەسەر پەروەردگارێکە چەندە عەزیمە چەندە ڕەحیمە چەندەش جەبارە کوڕە ئاوا فکر مەکەوە زاڵمان ئاوا خۆیان بەزە لە زانن خەریکی کوشتنی مسڵمانانن وازانی خۆی گەورە لەیان غافڵە تو چاو لە پێشوویەکان کە بزانێت چیان بەسەر هات ئەمە سەدام بوو خەڵکیان فعال دەکرد ئەمە فەرعۆن بوو خەڵکی دەکوشت ئەمە شاڕۆنی مەلعون بوو مسڵمانانی دەکوشت لە ئیسحاق ڕابین و لەم مەلعونانە لعنەتی خۆیان لێبێ وازانی یەکی وەک نەتانیاهو ترامپ و ئەمانە وازانی خۆی گەورە لێیان غافڵە ئەوە من مردوو ئەوە ئێوە زیندوو ئینشاءالله دەیبینین کە چیان بەسەر دێ بە چ زلدەت و زەلیلیەک و سووک و چروکیەک لە بین دەچن و دەمرن ئێستا ئەمار دنیایانە جا بزانە چاو لە قیامەتیان کە حازر دەبن لە پێشگای پەروەردگاریان ئەم زەلامانەی خۆیان بە گەورەی دنیا دەزانن داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خۆیە بخاتری ئەسما و سفات بخاتری ناوە جوانەکانت درود و سڵاواتی خۆت بڕژێنە بەسەر ڕۆحی پاکی پێغەمبەری ئیسلامە صلی الله علیه و آله و صحبه وسلم بۆ سەر جەم تەواوی ئیمانداران برایان و خوشکانی مسلمان ئەو کەسانەی کە جوان لەم فایلەیە یا ڕەبی خۆیە چاو لە کردەوەکانم دەکەم شەرم دەکەم بەس چاو لە ڕەحمی تۆ دەکەم دەستەکانم بەرز دەبێتەوە خۆیە چاو لە عەمەلەکانمان مەکە ئێمە فەقیرین بە گەورەیت قسم بە ناوە جوانەکانت قسم بەو ڕەحمان و ڕەحیمیت قسم
ئێمە فەقیرین، ئێمە زۆر زۆر زەعیفین. خوایە دڵەکانمان نەخۆشە، لەشەکانمان نەخۆشە. خوایە داواکارم لێت بۆ خاتری ئەسما و سفاتت، بۆ خاتری ناوە جوانەکانت. خوایە پێش هەموو کەس داواکەم، خوایە تاوانەکانم ببەخشە. خوایە لۆمەم نەکەی لەسەر ئەو شتێک کە خەڵک لەبارەی منەوە فکرەکەنەوە. خوایە بە خاتری ئەسما و سفاتت پاکمان کرد پێشەوەی کە بگەڕێنەوە بۆ لای تۆ. خوایە نەخۆشەکانمان شفا بدەی. یا ڕەبی خوایە لە تاوانی مردووەکانمان خۆش بین. خوایە دایکم ئەفو بکەی، دایکی ئەو موسڵمانانی کە فەوتیان کردە، خوایە پیان بەخشی. خوایە بە ڕەحمی خۆت لەگەڵیان بکەی، نەک بە عەمەلیان. خوایە باوکەکانمان هیدایەت بدەی، دایکەکانمان وازندون سەلامەتیان کە لەگەڵ باوکەکانمان و هیدایەتیان دێ سابت قەدەمیان کە و عاقبەتیان بەخێرکەی. یا ڕەبی خوایە نەخۆشەکانمان شیفا بدەی. شکێکی بەڕێز هەموو جارە ببیرم دەکەێتەوە، دوعای بۆ دەکەم. یا ڕەبی خوایە شفای چاوەکانی بدەی. خوایە ناوەمیدی نەکەی لەم دنیایە. خوایە ئەو کەسانەی کە تامەزرۆی ئەولاد، یا ڕەبی خوایە لە کەرم و ڕەحمەتی خۆت ئەولادێکی شیرین و ساڵحیان بەخسمت بکەی. یا ڕەبی خوایە ئەوانەی کە مجەڕەدن واتە هاوسەریان نییە یا شویان نەکردووە، یا ڕەبی خوایە ئینسانهایەکی ساڵحیان بەخسمت بکەی، ژیانیان پڕبەرەکەت بکەی. یا ڕەبی خوایە بەرەکەت بخێ ئیمانمانەوە، بەرەکەت بخێ ڕزق و ڕۆزیمانەوە. یا ڕەبی خوایە بەرەکەت بخێ ماڵی ئەو کەسانەیەوە کە بە سەدەقەکان و قوربانیەکان و پشگیریەکانیان یارمەتیان دای، دڵی فەقیر و سەغیر و هەژار و قوتابیەکانیان خۆش کردین. یا ڕەبی خوایە بەرەکەت بخێ چوار پارچەی ئەم کوردستانەوە. یا ڕەبی خوایە ئەهلی ئیمان لە هەر شوێنێکم خوایە بیان پارێزی، ئیمانیان سەلامەت کەی. خوایە داواکارم لێت خوایە ئەوانەی کە تامەزرۆی دیداری ماڵی تۆن خوایە بە قسمەتیان کە، ئەوانەی کە چوون دووبارە بە قسمەتیان کە. یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە داواکارم لێت فردەوسی عالامان بە قسمەت کە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. یا ڕەبی خوایە خۆشمان دەکەی، تۆ ژێمەت خۆش بێ. یا ڕەبی خوایە ئەمە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێ ئەگەر کەسێکتان خۆشویست پێی بڵێن. خوایە من ئەو کەسانەی کە جوان لە دەنگمە، وەڵڵاهی خوایە بە گەورەی و عەزەمەتت قەسەم دانە دانەیانم خۆش دەوێ. خوایە دانە دانەیان ئیدی تاکە تاکەیان خاسن نامێنیویان بێنم، بەڵام خوایە داواکارم لێ کاکە دەوەن. یا ڕەبی خوایە بە خاتری ئەسما و سفاتت سابت قەدەمی کێ لەسەر نۆژەکانی، سابت قەدەمی کێ لەسەر ئیمانەکەت، بیکە یەکە لەو کەسانەی کە ڕۆژە جۆم لە دەنگی بێ بانگخوازی ئەم دینەیە، چون بەڕاستی ئەم پیاوە دڵی دڵسۆزە، ئینسانێکی بەڕەحمە، کەسێک کە خۆی پاراز لە تاوان خۆی پەروەردگاریش دەی پارێزێ. ئینشاءڵڵا خۆی پەروەردگار سابت قەدەمی کا منیش و ئێوەش خاسەتەن هەموو ئەو کەسانەی کە جوان لە دەنگمە. گردنم ئازاکەن ئەگەر هەڵەیەکتان لە مندی بمبەخشن، ئەگەر درەنگ جوابم دانەوە ئێوە گە بمازاکەن، من براچ کۆلەی ئێوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. دعاي رسولي خاتما، دعاي سروري عالما، دعاي نجاتي آدما، يا أرحم الراحمين. هواري نوح لطوفانا، دعاي خليل رحمانا، دعاي ذبيح قربانا، يا أرحم الراحمين. هواري موسى عمرانا، دعاي يعقوب كنعانا، دعاي بيري صابرانا، يا أرحم الراحمين. دعاي إلياس هارونا، دعاي ذو الكفل محزونا، دعاي صالح ذي النون، يا أرحم الراحمين. دعاي لوط سليمانا،
دعای داودی خوشخوانا، دعای یوسفی خوجوانا، يا أرحم الراحمين.